وێنەی دواتر مامۆستا فەرات پیرباڵ هاوڕێیەکی زۆر ئەزیزی منە، هەرچەند هاوتەمەن نین، بە تەمەن زۆر لە من گەورەترە. من دەتوان بڵێم فەیلسوفێکە، مامۆستایەکە، زانایەکە کە ئێمە قەدری نازانین بەداخەوە. کەسێکە دیدگەی یاخود بیرکردنەوەی بۆ دنیا زۆر جیاوازترە لە هەمووان. باشە کەسێکە زۆر فرەبەهرەیە، فرەتوانایە. باشە جیاوازی بیرکردنەوەی وای لێ کردووەکە بەداخەوە بەو جۆرەی کە پێویستە ئێمە نەتوانین سوود لە زمونی ئەو مامۆستایە ئەو فەیلسوفە وەربگرین. جارێکیان لە فەڕەنسا بۆ ماوەی 2-3 ڕۆژ بێکەوە بووین، لەوێ زۆر بیرەوەری خۆی بۆ من باس کرد، زۆر تەنانەت بردمی ئەو زانکۆی کە تێیدا خوێندووە، چونکە مامۆستام فەرات پیرباڵ بڵێن بەشێکی خوێندنەکەی لە فەڕەنسا تاوا کردووە، بردمی ئەو زانکۆی کە تێیدا خوێندووە لە شوقەیەک یاخود ئەپارتمانتێکی بچووک لە پاریس ژیاوە، بردمی پیشانی دام. لەگەڵەوە ناوەندێکی کولتوری کوردی فەڕەنسی هەیە، لە فەرهەنگی کوردی هەیە لە پاریس، بردمی ئەوەی پێنیشاندام، بە برادرانی ئەوەی ناساندم بەداخەوە کە بەم شێوەیە. بەڵام ئێمە نەمانتوانیوە بە پێی پێویست سوود لە زمون و لە توانا و لە بیرکردنەوەی مامۆستا فەرات پیرباڵ وەربگرین.